کۆمەڵی گشتی نەتەوەیە گرتوەکان بە زۆرینەی دەنگ پرۆژە بڕیارێکی سەبارەت بە چارەسەری کێشەی ئیسرائیل فەڵەستین تێپەڕاند. چاودێرانی ژەوە هەنگاوە بەشکست بۆ ئیدارەی ئەمریکا ناو دەبن. بەو پێی پرۆژە بڕیارەکە ڕەزامەندی ئەمریکای لەسەر نەبووە. بەمەژی دارەی ترەمپ لە ماوەیەکی کووردا دوو جار سەبارەت بە پرسی فەڵەستین دووچاری شکست هات. پرۆژە بڕیارەکە لەلایەن نوێنەری ئایرلەندەوە پێشکەش کراوە و داوای دروستبوونی دوو دەوڵەتی دانپێدانراوی ئیسرائیل فەڵەستین دەکات کە چارەسەری یەکجاری کێشەی چەندین ساڵەی نێوانیان بکات. پرۆژەکە دەنجی 156 ئەندامی بەدەستهێناوە لە بەرامبەر 6 دەنجی ناڕازی و 12 دەنجی سپیدا. بڕیارەکەی نەتەوەیە گرتوەکان هاوکات داوای کۆتایی هێنان بە داگیرکاری ئیسرائیل لەسەر خاچی فەڵەستین دەکات کە لەوەتای ساڵی 1967ەوە بەردەوامە. ئەمەش بە پشتبەستن بە بڕیارە نێودەوڵەتیەکان بە تایبەت بڕیاری 2334 ئەنجومەنی ئاسایش. شکستەکەی دارەی ترەمپ لە ڕێگرتن لە تێپەڕاندنی پرۆژە بڕیارەکەی نوێنەری ئایرلەندا لە کاتێکدایە کە پێشتر پرۆژە بڕیارێکی ئەمریکا لە نەتەوەیە گرتوەکان سەبارەت بە ئیدانەکردنی بزوتنەوەی حەماس شکستی هێنا و نەیتوانی دەنگی سێ لە سەرچواری ئەندامانی کۆمەڵی گشتی نەتەوەیە گرتوەکان بەدەست بێنێ. لەلایەکی دیکەوە هەریەکە لە سەرۆکایەتی دەسەڵاتدارێتی فەڵەستین و بسووتنەوەی حەماس پێشوازیان لە شکستی ئەمریکا لە تێپەڕاندنی پرۆژەکەی لە نەتەوەیە گرتوەکان کرد. لەوبارەوە سامی ئەبوو زوهری سەرکردە لە بزوتنەوەی حەماس و ئیسماعیل هەنیە بەرپرسی مەکتەبی سیاسی بزوتنەوەکە شکستی پرۆژەکەی ئەمریکایان بە لێدانێکی کوشندا بۆ ئیدارەی ترەمپ و سەرکەوتنێکی گەورە بۆ گەلی فەڵەستین و ئازادی خوازانی جیهان ناوبرد. هاوکات نوێنەری عەرەبستانی سعودیا سەرڕایەوەی دەنجی بە پرۆژەکەی ئەمریکانەدا بەڵام ئیدانەی موشکبارانی ئیسرائیلی لەلایەن حەماسەوە کرد. پرۆژەکەی ئەمریکا کە لەلایەن نیکی ئایلی نوێنەری وڵاتەوە لە نەتەوەیە گرتوەکان پێشکەش کرا داوای ئیدانەکردنی بزوتنەوەی حەماس بە تۆمەتی تیرۆر و موشکبارانی ئیسرائیلی لەلایەن ئەو بزوتنەوەیەوە دەکرد بێ ئەوەی داوای ڕاگررتنی دوژمنکاریە بەردەوامەکانی ئیسرائیل بۆ سەرگەلی فەڵەستین بکات.